بەڕێزێکی کە ئەفەرمێ سڵاوتان لێ بێ هەزار جار سڵاو لە تۆ من باڵام بەرزە و زۆر زەعیفم چی بخۆم تاوەکو قەڵەو بم سپاس بۆ وەڵام بەڕێزان زۆر زەعیف بوون پێش هەموو شتێک ئەبێ ئێمە لێی بکۆڵینەوە ئایا بەتەنها ئەوەی کە تۆ زۆر زەعیفی یان عەرەقکردنەوە تێ زۆر خۆریکی زۆرەکەی لەگەڵ ئەمەیە جوڵە و حرەکەیەکی زۆرە هەیە ئەگەر ئەمانە هەیە باش وایە سەردانی پزیشکێکی پسپۆر بکەی بۆ ئەوەی کە لێکۆڵینەوە بکات لەوەی کە ئایا بەتایبەت لە مشکیلەکانی هەودە و ئەوانە بکۆڵێتەوە و ئەگەر نا ئینسان بۆ ئەوەی کە بە بڕوای من ئەگەر ئینسانێکە زۆر زەعیف و ئەوەیە ئەتوانێت هەندێک یاری بە تایبەت ئەوەی کە ئەمڕۆ پێوتری یاری ئاسن و ئەوە لە هۆڵەکانی لە ژوانی یەکێکە لەوانی کە واکە هەم ماسوولکەکانی بتەوتر و جوانتر دەرەکەون هەم خواردنێکی باشتری ئەبێ و واکات تا ڕادەیەک کێشی و جوانیەک بە باڵای بە.